ئازیزان هەروەکو لە هەواڵەکاندا هاتبوو سێ وڵاتی ئێران و رووسیا و تورکیا لە تاران دانیشتنێکی سەقۆڵیان بوو. ئێستاش بۆ باسی زیاتر لەسەرم هەواڵە کاک حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەمان لە ئێستیدیۆ لەگەڵە. کاک حەسەن زۆر سپاس بۆ ئامادەبوونتان و سەرەتا پێمان بڵێن ئامانجی سەرەکی ئەم دانیشتنە سێقۆڵیە چی بوو؟ زۆر سپاس بۆ ئێوە و هاوکارانتان سلااوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەم دانیشتنە لە ڕاستیدا لە ئیدامەی کۆمەڵێک دانیشتنە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووشدا لە بینی ئەم وڵاتانە کە ئەم سەفەرە لە تاران کراوە. لەم کۆبوونەوەیەدا ئەم سێ وڵاتە کە هەر کامێکیان بۆ خۆیان دەرگیری جێرە و کێشە و مشکلاتێکی تایبەتی خۆیانن بە نەوعێک بە باوەڕی من خۆ نیشاندانێک بوو نسبەت بە ڕەقیبەکانیان. هەرچەند وڵاتێکی وەکو تورکیە بۆ خۆی جزوی وڵاتانی غەربیە، دووەمین وڵاتی ناتۆیە لەباری نظامیەوە کە ئەندامی ناتۆیە و جزوی ئەو بەستا ئیتحادە نظامیەیە، بەڵام لەم ساڵانەی ئەخیرە بەهۆی ئەو سیاستانەی کە ئۆردۆغان ڕەچاوی کردووە زۆرتر نەوەیەک یاری کردووە، کایی کردووە لەم بینەدا. بەرەو لای ڕووسیە ڕۆیشتووە کە ئیمتیازی لە غەرب پێوەربووێ. زۆر جاری وا بۆ غەربیش تەبعاً ئیمتیازیان پێ نەداوە. هەرە وەزیەتێکی ئێستا هەیەی اقتصادی تورکیا باز دەواکرن کە تەوەڕوم لەم وڵاتەدا لەسەرەوەی 80% لیر بە قەولی زۆر لە کارشناسان باسیەکەن ڕووخاوە، ئەعتبار و ئەرزشێکی نەماوە. ئەوە وەزیەتێکە هەیەی بێزگەلەوە لە چەندین وڵاتە دەرگیرە، ینی وڵاتێکە بە قەولی زۆر کەس باسیەکەن دەڵێن تورکیە وڵاتێکە کە سنوور بە ڕسمیت ناناسێ، لەولاوە لەگەڵ قەبرس کێشەیەتی، لەولاوە لەگەڵ یونان کێشەیەتی، لەم لاوە لەگەڵ فلستین بووی کە دیارە لە مقابڵی ئیسرائیلە تەحملی نەهێنا، لەم لاوە لە سووریەدا هێزی نظامی هەیە، لەم لاوە لە کوردستانی عێراقا هەیەتی، لە شەڕی ئازربایجانە دەخاڵەتی کرد لە مەسەلەی ناگۆرن و قەرەباغ و لەگەڵ تورکمەنستان. ینی لە واقعدا وڵاتێکە کە وا خۆی بڵاو کردووەتەوە کە هۆکاری ئەمەیشی بە پۆڵی ماڵیات و پۆلی سەرسفرەی خەڵکی هەژار و زەحمەتکێشی تورکیە دەدا، بێزگە لەوە دەرگیری شەڕێکی قورسیشە لەگەڵ پێکاکە لە ناوخۆی ئەو وڵاتەدا. بۆیە وڵاتێکی ئاوایە. رووسیا هەمومان دەزانین دوای ماجرای ئوکراین و حملەیەکە بە ئوکراین کردی، شەڕێکی ئیمپریالیستی دژی ئینسانی کە تاکوون ئێستا چەند هەزار نەفەر فقط خەڵکی بێدیفاع تێدا چوون، ژێر ساختی وڵاتێک هەمووی وێران کراوە دەستی جنایەتکارێکی وەکو پۆتین. و تەبعاً معنای ئەوە نییە کە لایەنەکەی تری باشە یان ناتۆ کە لە پشتی ئەوان و بەچەک و ئەسلحی ئەوان خەریکن شەڕەکەن باشن. هەردوو لایەنی ئەو شەڕە شەڕێکی ئیمپریالیستیە، شەڕێکی دژی ئینسانیە و محکومە. بەڵام پۆتین کەسێکە کە لە سەدری ئەو ماجرایەداوە لە ڕاستی ئەم شەڕ و تاوانکاریانەیە کە دەکرێت و بە عنوانی سەرۆکی هێزێکی ئیمپریالیستی کە لەم ساڵانەی ئەخیرا سەری هەڵێناوەتەوە دەرگیری کۆمەڵێکی زۆر کێشمەکێش و ناکۆچیە، هەم لە ناوخۆی خۆیاندا، هەم لە دەرەوەی وڵاتەکەی خۆی، هەم لەگەڵ هاوسێ و دراوسەکانی، هەم لە ئاستی نێونەتەوەییدا ئەوانی دووچاری بوحرانێکن. جمهوری ئیسلامیەکە بۆ خۆمان وەزیەتی دەزانین کە لە چه هەلومەرجێکە بەسەر دەبا لە بوحرانی اقتصادی ئەمڕۆکە هەڵەسی قیمەت شتێکە ئێوارە قیمەت شتێکی دیکەیە داخستنی ناوەندەکان. من هەر ئەم ڕۆکە پێشەوەی بێم بۆ ئەم دیدارە لەگەڵ ئێوە گوێم لە قسە و باسیەکی لە ئەندامانی شۆڕای شاری تاران بوو. دەیکوت زۆرێک لە مەسئولین ناوێن لە ناو خەڵکا بڵێن مەسئولین بە دلیلی ئەوەی بێحورمەتیان پێکەن، پەلامارە بەنە سەریان، خەڵک ئاوا چاومان لەیەکە ئاوا قسەیە کرد. ئەوە قسەی ئۆپۆزیسیۆن نییە، قسەی هێزە چەپەکان و سوسیالیستەکان نییە، ئەوە قسەی ئەندامێکی شۆڕای شاری تارانە. لەو وەزیەتەدا و بێزگە لەوە لەو دەرگیر بوون و جێرە و کێشانێکی کە لە منتەقەکەدا جمهوری ئیسلامی سازی کردووە لە عێراقا، لە یەمەنا، لە سووریا، لە شوێنەکانی دیکەدا. بۆیە کولەن سێدانە وڵاتی دەرگیر لە بوحرانە، دەرگیر لە کێشمەکێش و ململانەی سیاسی و نظامی و هەر کامێکیان جارێک کێشەهای سیاسی و بەرژەوەندی منتەقەیوانە هەمووشیان دەرگیری کێشەی نظامی جزئی ئەو سێدانە وڵاتن کە بەبێ شەڕ و شۆڕ و بەبێ تەداخلی نظامی ئەوانە ئەم وڵاتانە بەسەر پای خۆیان ناوێستن. بۆیە ئەم سێ وڵاتە لە وەزیەتێکی ئاوای تایبەتمەندی خۆیان کە هەیەە و بێ ئیزافەی ئەوەی کە ئێمە بینیمان لە هەفتەی ڕابردووشدا بایدێن هات بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەویش دیدارێکی بوو لێرە، چوە ئیسرائیل، چوە عەرەبستان و بەتایبەت ئێران ئەمە زۆر بە زەرەری خۆی لێک دەداتەوە و لە دڵی ئەو کێشمە منتەقەیی و جیهانی و وڵاتیانەی کە هەرکام لەم وڵاتانەیش خۆیان دەرگیرن ئەم کۆبوونەوەی بەڕێوە چوو. بەڵێ پوتین دوایەوەی کە شەڕی ڕوسیا بەسەر ئۆکراین دەستی پێکرد ئەمە دووەمین سەفەری بوو
یەک پرسیارمەوەیە بۆچی ئەم دووەمین سەفەرەی بۆ ئێران هەڵبژارد و هەروەک ئاماژەت پێکرد ئێران و رووسیا لەلایەن وڵاتانی غەربیەوە لە گەمارۆی ئابووریدان بەڕایەوە ئەم سەفەرەی پوتین ینی کاردانە و جوابدانەوەی بوو بۆ وڵاتانی غەربی یاچی ئەوەی ڕاستی بێ خۆ پۆتین بۆ زۆر شوێنی دنیا ناتوانێت بچێت لە ئوروپا لە هیچ وڵاتێکا پێشوازی لە پۆتین ناکەن لە ئەمریکا نازانم وڵاتێکی وەکو ڤێنزوئێلا کە هەندێک نزیکاتی لەگەڵ ئەوان هەیە ئەینا لە خاورمیانەدا سووریای لێ دەرکەی وڵاتێکی تر نییە کە ڕووی خۆش بە پۆتیندا دوای ئەم شەڕ و گێرم و کێشانەی هاتووەتە پێشەوە بۆیە مەسەلەی هاتن تەنیا وڵاتێکە ئەتوانی ئێستەقباڵی لێ بکات بەو شێوەیە و کە بینیشمانی تر لەگەڵ خامنەیە چۆن باوشەکەن بەیەکا دەڵێ دوو قلون بەو شێوە یەکتری دەست لە ناودەستی یەکتری دەنێن و ئەوانە بۆیە تەنیا وڵاتێکە ممکن بوو ئەو پێشوازیە گەرم و گوڕە لە پۆتینکە تەنها ئێران بوو هاتنیشی بۆ ئێرە بەشێکی ئەوەیە کە نیشانی بدات کە ئەو محاسرانەی کە لە سەریانە ئەو محاسرانە تەسیری نییە ئەوە لەلایەکەوە شەڕێکی زۆر قورس ڕاهبەری دەکا لەلایەکەوە سەفەر دەکا و لە وڵاتانی دیکەدا حزور پەیدا دەکات و بەغەربی نیشان بدات کە ئەو قدرەتێکی زۆر پۆڵایینە بە ئیسلاح لە سوورەتێکا دیکتاتۆرێکە کە لەسەر ئەساسی ئەو هێزە زۆر و زەبەندە نظامیە کە هەیەی ئەم سەفەرە یا سەفەرایکی تریشکە لەو نەوعانە بێوە بیکە ڕێکی دەخا بۆ جمهوری ئیسلامیش هەروەکو وترا جمهوری ئیسلامیش بۆ خۆی لە بوحرانێکی زۆر قوڵدایە لەژێر هەڕەشەی ئیسرائیلدایە هەردوای ئەوەی کە یەکێک لە دەستیارەکانی خامنەیی وتی ئێمە ئیمکانی دەزڕای گەیشتمان بە سلاحی هەستەیی هەیە ئەوە فەوری ئیسرائیل عەکسولعەمەلی نیشاندا و وتی گوزینەی نظامی لەسەر مێزی ئێمەیە و ئەوە ئەرکێکی ملیە دەبێ ئەرتەش و هێزەکانی ئیسرائیل خۆیان حازر بکەن بۆ ئەوە ئێران بە معنایەک دەوێ بڵێ من لەم بەرەیەدام هەرچەند خۆ ڕابطەی خۆی لەگەڵ ئوروپا نەپساندووە لەگەڵ ئەمریکا نەیپساندووە لە بەرجامە لەگەڵ ئەوان دانیشتن دەکات هەڵسو کەوتەکەن بەڵام بەو معنایە دەیەوێت نیشانی بدا کە قدرەتێکی ئیمپریالیستی بەهێزی وەکو رووسیە لە پشتیەتی و خۆشیان دەستڕەسییان بە کۆمەڵێک ئیمکاناتی نظامی وەکو پاپادەکان کە دەڵێن زۆر چوونەتە پێشەوە و ئەوەی چێک لەو ئیمکاناتەیە کە ئێران هەیەی و بە دەرۆشی سادر دەکات دەوێت ئەم پەیامەش بە غەرب بگەێنێ ئەگەر بەرجام شکستی خوارد و ئەگەر ئێمە لە بەرجامە نەمانتوانی تەحامل بکەین و یا واردی ئەم بەشە لە دنیای تر ببین کە دنیای ڕۆژاوایە لەم لاترۆ بازاری رووسیە و چین و هێندوستان و وڵاتانێکە وردە وردە ئەوەیش بۆ خۆیان بە ڕسمیت بناسیە کە لەگەڵ ئەم وڵاتانێش نزیکایەتی بکەن لە مقابلی سیاستەکانی ئەمریکادا بەباوەڕی من بۆ ئێرانیش ئەوە ینی هەردووشیان لە واقعدا بۆ جوابدانەوە بە بوحرانەکانی خۆیانە و لە عینی حاڵیش ئەم نوع وڵاتانە بەم نوع کارانەی کە دەیکەن ڕوویەکی لە خەڵکی ناوخۆ خۆشیانە بە خەڵکی نیشان بدەن سوباتیان هەیە ئەوە نیە وڵاتانی مهمی منتەقە دێن لە تارانەدا دەنیشتن و کۆبوونەوە دەکەن و فڵانەکەن و چیەکەن یا رووسیە نیشانی بدا ئەوەڕێی جمهورەکەی لە دڵی شەڕاکە فەرماندەی شەڕ دەکات و فەرماندەی هێزە مسەلحەکانی هەموو رووسیە و چێکی ئەتۆمی بەدەست ئەوە چێ سەفەری دەروی وڵات دەکات و ترسینی و خەمینی ئەوانە اقتدارێکیش لە عینی حاڵیشا بە خەڵکی ناڕازی و دژی ئەم سیستمانەیش لە عینی حاڵیشا بە نارەکانی خۆشیان نیشان بدەن. ئەم دانیشتانە زۆر شتیتیا باس کرا بەڵام پێمان بڵێن تورکیە و دەستێوەردانەکانی ئەم وڵاتانە لە سووریەدا لەکوێ ئەم دانیشتانە نبوو؟ خاڵێکی سەرەکی لە قسە و باسەکانیاندا بە تایبەتەوەی کە خامنەیی بە باوەڕی من سەریح لەو بابەتەوە قسەی کرد لەگەڵ ئەردۆغان دلیلەکەیشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە متحدێکی درێژماوەی جمهوری ئیسلامی لە ڕۆژی ئەوەڵی هاتنە سەرکاریەوە هەتا ئێستەی لەگەڵ بێت لە زمانی ئەسەدی باوکەوە تاکوون ئێستەی ئەسەدی کوڕ سووریەیە. سووریە پێگەی جمهوری ئیسلامیە، پێگەی جمهوری ئیسلامیە بۆ تەقویەتی حیزب الله، پێگەی جمهوری ئیسلامیە بۆ تەقویەتی هێزە فەلەستینیەکانی حماس و سربەخۆی، پێگەی جمهوری ئیسلامیە بۆ کێشەنانەوە لەگەڵ ئیسرائیل و هەرچەند لەم ساڵانە ئەخیرا ئیسرائیل بەردەوام لێی دەدا و هێزی لێ لە بەی نەبات و ئەوانە بۆیە بەو لە حازەوە مەسئلەی سووریە بۆ جمهوری ئیسلامی لە واقعدا بەشێکە ئەوەی کە زۆر جار دەڵێن سووریە مەلایکیان جارێک نوێژی جومعەوانە داوتی کە یەکێ لە ئوستانەکانی ئێرانە بە ئەندازەی ئوستانێکی ئێران بۆ ئێمە ئەرزشی هەیە بۆ ئەوان ئاوایە هەر بۆ یەکانی خامنەی ڕۆشن بە ئوردوغانی وت ئەگەر سوباتی سووریە تێکچێ
ئێوە زەرەرەکەن ئێمە زەرەرەکەین سووریە زەرەرەکە هەمومان زەرەرەکەین لە منتەقەکەداوە بە قسەی زۆر کەس بە زمانێکی نەختێ تون لەو بابەتەوە لەگەڵ ئۆردۆغان قسەی کرد بۆ ئۆردۆغان مەسئلەی سووریا مەسئلەی تەنها دژایەتی لەگەڵ کورد نییە بە باوەڕی من ئەوە بەشێکی تری حمایەت لە گروهایکی ترۆریستیە کە پێگەیە کە ئێستا تورکیا ئەتوانێت بڵێ بە ئیتمینانەوە ئەو ترۆریستانە لەوێ مستەخەرکە سووریەیە سووریە شوێ بەشی کوردستانەکەیەتی و لەو تەریقەوە مەسئلەی کورد هەرچی زیاتر دەخەنە پەراوێزەوە هەرچی زیاتر مەسئلەی خەڵکی کوردستان لەوێ فشاری بۆ دێنن جیا لەوەی کە ئەزمونێکی دموکراتیکە ئەزمونێکی سەربەرزی دموکراتیکە کە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نمونەی نییە ئەوە دژایەتیەکە لایەک و لەگەڵ ئەو ئەزمونێ دژایەتیە لەگەڵ خواست و مافێکی ڕەوای خەڵکی کوردستان لەو بەشەیدا پشتیوانیە لە دەوڵەتێکی پشتیوانیە لە هێز و گروپە ترۆریستیەکانی وەکو ئەلقاعیدە و وەکو جەریاناتی تری ئیسلامی داعش هەمووی ئەمانە ئەوەمان پێ دەڵێت کە تورکیا بۆی مهمە و بەتایبەت ئەوەی کە بڕیاریشیان داوە کە حملە بکەن کە ئایا کوونە دوای ئەم کۆبوونەوەیە کە هەم رووسیە مەوزعی بووە رووسیەش بۆی مهمە کە ئەسەد ڕابگرێت بۆچی هەم لەبارێکەوە لە حازێکە وەک پێگەیەکی خۆی هەمووکو ڕقابەتێک لەگەڵ وڵاتانی تری ئیمپریالیستی ئەمریکا و ناتۆ ئەوانە لە منتەقەکەدا ناوێ و پایگای خۆی لەدەست بدا و بۆ جمهوری ئیسلامیش بەو لە حازەوە مهمە بنابەرئین یەک خاڵیش بە باوەڕی من گرنگە ئەویش ئەوەیە کە ئەو دیفاعی کە خامنەیی و جمهوری ئیسلامی لە مەسئلەی سووریە دەیکا لە مەسئلەی کورد نییە لە سووریەدا مەسئلەی کورد بڤەیە بۆ ئەوان مەسئلەی کورد ئەو خاڵە لە واقعدا ئەسلیەیە کە تورکیە سووریە عێراق ئێران دەسەڵاتدارانی ئەم وڵاتانە لەسەری کۆکن کە خەڵکی کوردستان نابێت بە مافەکانی خۆی بگە بنابەرئین ئەگەر خامنەیی قسەیە بکات لەسەر مەسئلەی کورد لەوێ کە نەیکرا البەتە ڕووتی سووریا بە معنای ئەوەیە دیفاع لە خەڵکی کوردستانەکەن ئەوان دیفاع لە سووریاکە نایەنێ هژمونی سووریەتێک پیان خۆشە ئەزمموی کوردستانی سووریە تێک بچێتەوە ژێر دەسەڵاتی دەوڵەتی سووریە وێ بەو لە حازەوە ئەوان هاتنی ئۆردۆغانیش بۆ ئەوێ و ئەو قسانش کە کراوە لەوێ من پشتێکی خۆشی تیا نبینم بۆ کوردستانی سووریا پێما بێ هەم فشارانەی کە ئەمان بیهێن لەوانە ئیمتیازاتی بدەن لە باشترین حاڵەتیدا ئەتوانێت ئەوە بێت کە هێزەکانی بەشار ئەسەد بێنەوە لە زۆرێک لە شوێنەکانە مستەقەری بکەن و ئەوە وردە بە معنای بەرتەسکردنەوە و لە بینبردنی ئەو ئەزمونەیە کە لە کوردستانی سووریەدا هەیە. پێشتر کۆماری ئیسلامی لەم دانیشتن و تەبلیغات و خۆپیشاندانە ئەوێ بێژێک من سۆباتم هەیە بەڵام ئایا هەرەمە ئامانجەکێتی یا ئامانجی ترێژی لە پشتم تەبلیغاتانەی نا هەر ئەوە نییە ئەوەی کێ لە ئامانجەکانی ڕوو بە خەڵکی ئێرانە کە نیشانی بدا ئەم دەسەڵاتێکی باسوباتە ئەوەی لەگەڵ هێزهای منتەقەییدا کە ڕقیبیشن لە عینی حاڵە لە بیرمان نەچێ ئەم سێدانە هێزە بە توولی تاریخ هەر لە دەورانی تزارەوە بگرا هەر لە دەورانی لە سەفەویەکانەوە بەملاترەوە بگرا لە دەورەی قاجارە لە دەورەی عوسمانیەکانە ئەمانە سێدانە وڵات بوون کە بەردەوام شەڕیان بۆ لەگەڵ یەکتری خاکیان لە یەکتری وەرگرتووە خاکیان بەشێکی زۆر لە خاکی ئێران وەختی خۆی لەلایەن رووسیەوە دەستی بەسەرای گیراوە ئەو چەندین قەرارداد بووە لە بینی ئێران و رووسیا ئەوانەدا بووە قەراردادەکانیان لەگەڵ تورکیا هەمووی ئەوانە لە مێژوودا و لە تاریخە ئەمانە هەمووی هەیە بنابەرئین ئەم سیانە لە عینی حاڵە ئەگەر ڕقیبن بەیەکەوە بەڵام ئەمڕۆکە بەرژەوەندێکی هاوبەش کۆی کردوونەتەوە لە دەوری ئەم لێرە دانیشتون بۆ ئێران مەسەلە سرفەن تەنها مەسەلە وتم ئەو سوباتی خەڵکی ئێرانی پێ تۆقێنێت و ئەوانە نییە بەڵکو بەشێکی ئەوەی لە مقابل ڕقیبەکانی تریدا لە مقابلی ئەمریکادا کە عەرەبستان و ئیسرائیل و ئەوانە خەتی هەواییان کردوێتەوە قسە لە ناتۆیەکی عەرەبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکرێت کە ئەم ناتۆی عەرەبیە ئێستا دروستە بێیان نابێ کارم بەوە نیە بەڵام زۆر باسی دەکرێت لە میدیاکانەوە ئەمە ئەگەر شتێک بێ لە دژی ئێرانە لە دژی وڵاتێکی دیکە نییە بۆیە بەم لە حازانەوە بۆ جمهوری ئیسلامیش ئەوەیە کە بە غەرب بەتایبەت بە ئەمریکا و بڵێ ئەگەر بەرجامی شکستی خوارد ئەوە ئێمە قدرەتێکی دیکەی قوی نظامی بەتایبەت دیارە لە باری اقتصادی وەزی رووسیا باش نییە ئەوەمان هەیە لە باری اقتصادیشەوە چینمان هەیە لەو لاوە کە ئەتوانێت پشتیوانیمان کاتووە ئەو قەراردادە نەوتیانەیشی کە بە قیمەتێکی هەرزان نەوت بۆوان بفرۆشن کە هەموو کەس باسی دەکات کە نەوتی ئێران چۆن بە تاڵان لەلایەن چینەوە دەبرێت بۆ یەکانێ ئەهدافی دەرەوەی ناوخۆی وڵاتیشی هەیە ئێران لەم کارەی خۆی ئەویش هەم بۆ ئیسرائیلە کە قدرەتێکی ئاوەمان لە پشتە کە بە هەر ئەسلحەیەکی تری ئەتوانێت مجهزمان بکات و لە عینی حاڵیشە لە حەقی وتۆی هەیە کەماکەن لە نەتەوە یەکگرتووەکانە و چینیش بە نەوەیەک دیفاعی لێکە وێ ئەمە پەیامێکە
پامێکە بۆ کولی منتەقەکەەوە بۆ هێندێک لە وڵاتانی عەربی دیکەیش لەلایەکەوە بۆ عەرەبستان بە هەڕەشە بۆ وڵاتانێکی دیکە و قەتەر و ئەوانە کە خۆیان بەدۆستی دەزانن بە زمانێکی نەرمتر وەیە هەم ئەم پەیامە جەمبەی ناوخۆی هەیە هەم جەمبەی دەرەکیشی هەیە. دەست و خۆش بێ من پرسیارێکم نیە ئەگەر خۆت و پێت وایە شتێ ئاماژەی پێنەکراوە بەمانی باس بکە. زۆر سپاس پێم خۆشە فقط ئەوەندە بڵێم کە خەڵکی ئێران بەم نەوعە دانیشتانە بەم نەوعە کۆبوونەوانە بەم نەوە هەڵسو و کەوتانەی کە جەمهوری ئیسلامی دەکات یەک زەڕە من پێم وابێت لە خەباتی خۆیان لە ناڕەزایەتی خۆیان لەگەڵ جەمهوری ئیسلامی کەم ناکەنەوە پێم وابێت کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی لە حاڵی جۆش و خۆشدایە ڕاستە ممکنە لە دەورەیەکە لە حرەکەتایکی معاینە پاشەکشەی پێ بکرێ بکشێتەوە دواوە بەڵام دووبارە خۆی سازمان دەداتەوە و ئەو وەزیەتەی کە ئەمڕۆ جەمهوری ئیسلامی دروستی کردووە بەهێنانی چەندانە جنایەتکاری وەکو ئۆردۆغان کە دەستی تاکوونە بن هەنگڵی بە خوێنی خەڵکی ناوچەکە سوورە و بە تاوانبارێکی وەکو پۆتین کە جنایەتکارێک وەکو خامنەیی و قاتڵی خەڵکێکی زۆرە بەوانە جمهوری ئیسلامی ناتوانێت قەدەر قودرەتی بکە ڕوو بە خەڵکی ئێران و خەڵکی ئێران بە دڵنیاییەوە ئەو مەسیرەی کە گرتویانەتە پێش خەبات و مبارزە و خۆسازماندان و خۆڕێخستن بۆ نەمانی جمهوری ئیسلامی ئەگەر قەرار بێ لە منتەقەکەدا و لە ئێراندا سوبات و ئەمنیەت و ئارامش دروست ببێ هیچ شتێک نیە غەیرە لەوەی کە جمهوری ئیسلامی تێدا لەبین نەچێ هیچ شتێک نیە غەیرە لەوەی کە جنایەتکارێکی وەکو ئۆردۆغان لەسەر دەسەڵاتە نەمێنێ و تاوانبارێکی وەکو پۆتینیش ئەو هەموو جنایەت و سەرکوتوونەکە ئەوە لە گرەوی یەکگرتووی و خەباتی هاوبەشی خەڵکی هەرکام لە وڵاتانەوە خەڵکی کولی منتەقەکەدایە. سپاس بۆ بەشداری. سپاس بۆ ئازیزان بەم جۆرە گەیشتینە کۆتایی لێکدانەوەی ئەمڕۆمان بۆ هێوایەوەی کە جێگای سەرنجتان بوو بێت.